سڵاوتان لێبێت زۆر جار دەوترێت پەیوەندی کۆمەڵایەتیەکان کەم بۆتەوە دەپرسین کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم هۆکاری چییە؟ فەرموون لەگەڵماندا بن. دەپرسین کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم هۆکاری چییە؟ يعني 198 خەتای مۆبایلە. هەموودەمان دینە بۆ دنیا سیلەی ڕەحم نەما. من ئێستا جیرانم هەیە یان نازانم ناوی چییە. بەداخشەڵم ینی پەروەردە گرنگە لە ئێستا و پەرودەی خۆشمانە بینی کە ئێستا لە وڵاتەکەمانە چی کۆڵەوار بۆ چی بەسەر هاتوو. وەکو بابرین دەرەوەی وڵاتمان لە هاتووە هاتوویەکە کەم بۆ کەسیش گلەی لە کەس ناکە. کە ئیمان زەعیف بوو هەموو شتێک دەکرێت ئەوەی ئەتوو دەیبینی لەو سەردەمە دۆستی ئیمان نییە. وەکو هاوڵاتیەک هۆکاری ئەو کەمبوونەوەی لە بۆچی دەگەڕێنەوە؟ ئەو سیلەی ڕەحمە نەماوە بۆ مۆبایلێ گەڕێنەوە. پێ دوایە بەکارهێنانی مۆبایل بۆ تەوەی کە سیلەی ڕەحم و سەردانی کەمتر بێ؟ بەڵێ زۆریش زۆر يعني 198 خەتای مۆبایلە. پێشەوەی مۆبایل دەرچێ لەوانێت تۆ تەمەنت ئەو کات چیش گەنج بووبی پەیوەندی کۆمەڵاتی باشتر بوو؟ بەڵێ باشتر بوو زۆر باش بوو حتا لە تەعزیەکان يعني فەرقیە بوو. سێ ڕۆژ تەعزیە بوو يعني هەبوو لە مەسەن لە مەسیفات هەبوو لە دووەکەوە هەبوو يعني ئەوەی هاوڕێ برادری خۆی هەبوو يعني ئەو شتانە زۆر باش. ئێستا پێ دوایە مۆبایل شوێنی ئەوەی پڕکرد بێتەوە کە سەردانی خزمێ بکەی لە کاتی تەعزیە؟ ناوەڵڵای یەقێ پڕی نەکرێتەوە ڕەحمی هەنێشت خەڵک ڕەحمی نەماوە بەسای مۆبایلەوە. من خۆم يعني من 6 برامێ يعني ئەگەر مۆبایل نەبێت توانم شەوی سەر لە دوانیان بدەمەنیە بەس کاکە مۆبایل نایێت تۆ واکە لێ دوو دەقسە دەگرێت قسەکە خواحافیز ڕەحم لە چووە مینێ نامینێ وایە؟ پێ دوای ئەو تۆڕە کۆمەڵایەتیانەی وەکو فەیسبووک و ئینستاگراموانش ببێنە هۆکارێک بۆ کەمبوونەوەی خراپ. من لەگەڵیانە نیم لەگەڵ ئەو تۆڕانە لەبەرەوەی مناڵ و گچکە و گەورە خۆی داوەتە سەر ئەو مۆبایل و ئینستاگرام و ئەو ئەوانەی وا باسمان کرد يعني هەموو کەسێ تەڵەبەیەوە ئەتاریەکە دایکەوە بە دیار درەمای تورکی و ئەمانە و مۆبایل و دانیشتووە وایەوە نییە؟ پێ دوانیە ئەو کاتێکە بۆ درامایان بۆ یاریە سەرفیەکەین و بە فیڕۆی ئەدەین ئەگەر بێت و دەتوانین لە مدێ و یاریەی سەردانی خزمە بکەین و دۆستە بکەین و سیلەی ڕەحم بەجێبین. بەڵێ وەڵڵا ئیمشەوەکە بۆ نمونە یاری ڕیال مەدرید و هینە یوڤانتسەیە لە 95 سێر کە بزانێت تێر لەم هەولێرە هەیە خۆ ناتێت سەردانی براکەی کە یان جیرانەکەشیکە يعني ئەوە خەڵک عام وایە من خۆشم وایە يعني هەموو خەڵک وای لێ هاتووە يعني بڵێ وەڵای ئەمە برایەت ئێمە ئامۆزا هەیە بە 6 مانگ ماڵی نادینی. ئەنی ئێستا تۆ چەند دەبێت سەردانی ماڵە خزمانە نەکردیە؟ مێژەی ئەوانەیە 6 مانگ دەبین چیوە ماری مامیشە 6 مانگە. هۆکاری وەی لەبەر چ دەگەڕێنەوە ینی لەبەر چێ گەنجێکی وەکو تۆ 6 مانگە مامی خۆی نەبینیەوە؟ دیتیتم بەس نچوە ماری ینی ئیژنایالیتن یان ڕێگرا سیلەی ڕەحم نەمایە ئەو شتانەیە. پێ دوایە ئیش و کارەکەت ئەوەندە زۆرە تەنانەت مەجال نابێ شەوێکیش سەر لە ماڵی مامت دەی؟ بەدی دەچم بەس یەک جارە هاژنا عنی دەم دیتە ینی دێتە ماری ما بەس ئەم ناتان بسپەمێدە عنی و کارەکە دەبی هەبیتن. پێشتر ینی دەبینی
سیلەی ڕەحم زۆر زیاتر بوو لە ئێستاکە و ئێستاکە زۆر کەم بووە تۆ هۆکارێکی لە بۆچی دەگەڕێن کارەکەی نازانم خەرکەکە بەسەوە مەشغوڵە هەمووی ڕۆژ شکاری خۆیە مەسەفە گراتەوە جاران نەمەیە جاران کابرا بە قەنەعات بوو ئێستا قەنەعاتی جاران نەمەیە بەڕاستی کابرا جاران بەشتە شکەمی قەنەعاتە بوو ئێستا کابرا خانێکی هەیە بەبیتە دوو خانەیە بیتە سێ بەڕاستی دەمەحەکە زیاتر بووە لە جاران جارانەکەش عالەم سیلەی ڕەحمی بەجێ دەگەیاند و ئیش و کاری خۆی بەڕاستی یانی بڕێکپێشی بەجێ دەگەیان ئێستا پێت وایە ئەو تەکنۆلۆژیای مۆبایل و تۆڕە کۆمەڵاتەکانی فەیسبووکانە هۆکارێک بوون بۆ کارێکی زۆر ئەوەیە ئەو کارە بەرێویش هۆکار لەوەیدا بەس هەر لەوەش نییە لە خەرکە بخۆی زیاتر بێڕەحم بۆ لە جاران ئەو ڕەحمی جاران هەبوو ئەو سەردانی جاران هەبوو ئەو سیلەی ڕەحمی جاران هەبوو ئێستا نەمایە پێشووتر خەڵک لەوانەیە لە بەیانی هەتاوەکو ئێوارە لە خەریکی فەلاحی و خەریکی ئیشی زۆ قورسیش بێ بەڵام شەوەکە سەردانی یەکتریان نەکرد ئێستا کە ئەو شتەیە نەمایە ینی دەتوانین بڵین ئیش و کار هۆکارێکە بۆ ئەوە شۆکارەکە جاران خەکە لە گوندان بوو ئیش و کاری گوندان پارە پەیداکردنەکە نەبوو ئیشتەکە بەزا ئەوی مەردار بوو ئەوی فەلاح بوو بەڕاست پێبرێم هەر ئەویشانەی هەبوو ئێستا لە شاری کابە هەر ئیشانەی نییە ئیشی زیاترە و مەژغوڵتر لە جارە دەبینین ئێستا بە جیاواز لەگەڵ ساڵانی ڕابردوو پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر کەم بۆتەوە تۆ هۆکارەکانی بۆچی دەگەڕێنێتەوە وڵای هۆکار زۆرن لە و هۆکارانێک کە پەیوەندی کۆمەڵایەتی زەعیف ڤیاسی لێ ڕەحم یەک لەوانە تۆڕە کۆمەڵایەتیەکان هۆکارەکانی ڕاگەیاندن بەلایەنێکی دیکەوە لایەنی دارایی ینی پێشان خەڵک باسی ئەوەی نەدەکرد کە ئەوە دەوڵەمەندە و فەقیرە و هەمویان لێک شوێن لێک ئەوە کۆدەبوونەوە بەس ئێستا ئەوانەی کە دەوڵەمەندن جیاوازە لەوانەیە کە فەقیرن و سیلەی ڕەحمیان کەمترە لەوەی کە چینی فەقیر و هەژار سیلەی ڕەحمیان زیاترە هۆکارێکی تر یعنی بۆ مەشغوڵیەتی خەرک دەگەڕێتەوە بەڕاستی ئێستامە بەخۆمان ینی لێر لە بەیانیانەوە دێنە دەرێ هەتا ئێوارەی ناچینەوە ئێوارەکە دەچیەوە ماڕێتان ئەوە نوێژینەکە یونانی لە خۆی پێڕاناگە بچێ شوێنێکی دیکە ینی هۆکار زۆرن بەس لەو هۆکارانە ئەوە نەکە خەڵک سیلەی ڕەحمی نەمایە بەڕاستی تۆڕە کۆمەڵایەتیەکان سیلەی ڕەحمیان نێشتە مەشغوڵی ئیش و کار ڕاستە پێشان خەڵکەت لە بەیانیەوە تا ئێوارێ کاسبی دەکرد و جوتیار بوو نازام چ بوو بە شەوانە هۆکارەکانی ڕاگەیاندن نەبوو بەڕاستی خەڵک پێوەی مەشغوڵ بێ یعنی ئەشەوەی ئەو کاکتکەنانی لە خوارد و دەچوەکن خزمەتی دادەنیش نی سعاتێک دو سعاتی دادەنیش تەلەڤیزیۆن نەبووە لە دیاردانیشێتن کابرا مەشغوڵ بێ ئێستا ئەوە نییە ئێستا تو دەچێ ماڵەشی دادەنیشی دو سعات لەوێن دەرەی دەدەقە قسەت لەگەر ناکات لە بە موبایل و تەلەڤیزیۆنی معناها کە چووی نەچووی ئیسیفادەت نەکرد لەوێ پێدوانیە هەر یەک لە ئێمە تەنها ئەو کاتەی بۆ سیرکردنی یاریان سیرکردنی دراما تەرخانمان کردووە بۆ خزم و کەسانمان تەرخانیکەین سێلەی ڕەحم وەکو پێشتر و بەڵکو باشتریش دەبێت وەڵی بە تاکید وایە زیاتر دەبێتن بەسیە ینی هەمومان بە یەک ئاس دەڕۆین هەر نییە برەی کەم ئەوەی کە سەیری یاری دەکا ئەوەی کە سەیری دراما دەکا ئەوەی مەلایە و ئەوەی نازام چیە هەمووی بەیەک ئەوە حسابە ئێستا بڕۆ ئەوانەی کە مامۆستای ئاینینە ینی ئەگەر لە مزگەوتی لە تەڕەفی خۆی نەبی نازی تەکنی معناوی ئەوسی لە ڕەحم نەبوو ئەوەی تر ئەگەر خزمی نەبیتن جیرانی دەمن ئێستا جیرانم هەیە یان نازانم ناوی چیە یەکەواتە سوی لێ ڕەحم چا بێت دەبین ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردوو سیلەی ڕەحم و بەجێهێنانی پەیوەندی کۆمەڵایەتی زۆر کەم بۆتەوە تۆکو خۆ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە هۆکارەکەی زیاتر ئەوڕۆکە مۆبایل و ئەنتەرنێت و فەیسبوک و ئەو شتانێ پێت وایە ئەم شتانە شوێنیەوەیان گرتوتەوە شوێنی پەیوەندی کۆمەڵاتەکانیان گردوتەوە نەخێر بەعکسەوە بەخۆی ئێستا وەسایل زیاترە ئەوڕۆکە هەموو کەس سیارە هەیە پولی هەیە بە شێوەندەی یانی سەردان شتیوا بکە بەس بەعکسەوە نییە سیلەی ڕەحم زۆر کەم بووە تەلەفۆنەکە و هەروای لێدە تازیەکەش یانی دەبتە تەلەفۆنەک و ڕیسالەک و ئەو شتانە نەمایە بەخۆی لە کوردەواری دەرێ زندی کوژی مردی پەرست بەس ئێمە وابزام ئاوامان لێاتە ئێمە تاوەکو زندین تاوەکو
لە ژیان داین سەردانی یەکتر ناکەین بەڵێ کاتی دەمریازە دەچی لە تازیەکەش لە بۆ ناوێ ئەگەر بێت و ساعیبەکەی تازیەکەی نەدبینی وەحساب کە تازیەکەت نەکردی بەشێک لە هاوڵاتیان دەڵێن کاتمان نییە هۆکاری ئیش و کار ڕێگرە لە بۆی کەمە سەردانی خزم و دۆستانمان بکەین تۆ پێت وایە ئەم سەرنجە ڕاست بێت ئوموری ژیان ینی بڕک زەحمەت بۆ ئێستاکە لەبەرەوەی موسەکە کەم بۆ شتیوە بڕک زەحمەت بووە بەس بەشی ئەوەندە شەر هەیە بۆ شەوان هەیە پیاسەی دەکاتن ئێستا وەرف شەوان بڕۆ سەجادەکان مەشاریع و بازارەکان هەمووی قەرەبارغا بەس بۆ سەردانی نییە وایە دەپرسین کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم هۆکاری چییە؟ يعني 198 خەتای موبایلە ئەوەندە ماندینە بۆ دنیا سیلەی ڕەحم نەما دەم ئێستا جیرانم هەیە یان نازانم ناوی چییە بەداخشەڵم ینی پەروەردە گرنگە لە ئێسا و پەرودەی خۆشمانە بینی کە ئێسا لە وڵاتەکەمانە چی کۆڵەوار بۆ چی بەسەر هاتوو وەکو بابرین دەرەوەی وڵاتمان لە هاتووە هاتوویەکە کەم بۆ کەسی گلەی لە کەس ناکە کە ئیمان زەعیف بوو هەموو شتێک دەکرێت ئەوەی ئەتوو دەیبینی لەو سەردەما دۆستی ئیمان نییە ئەوەی ڕاستی بێ ئەم پەیوەندی کۆمەڵاتێکی ئێستا ینی سیلەی ڕەحم نەماوە مناڵ لەگەڵ دایک لەگەڵ باوک لەگەڵ کەس و کار لەگەڵ ئەو بابە کۆمەڵایەتەکە شیرازی پسراوە منەگەڕن بووی کە ئەم تەکنەلۆجی نوێی کاتوتە ناو وڵاتەکەمانەوە بەڕاستی بە سەقەتی هاتووە ینی ئەبوایە ینی کە عەولەمە هاتە ناو کوردستانەوە بە خراپی بەکارمان هێنا خۆمان بە دەرەجەی یەکگەڕن بۆ خۆمان دووش بە خێرای هاتوتە ناو وڵاتەکەمانەوە لەبەرەوە من هەموو کارەکەی گەڕن و بۆ ئەوە ینی تەکنەلۆژیانەوە بەکارهێنانەکەی بۆ هاتو بۆی سوودی لێبینی بۆ شتە گرنگەکان ژیان ڕۆژاندا بۆ بازرگانی بەزر شێواز بۆ شتە عیلمیەکان کە بەکاری بێنی بەڵام بەداخەڵ وڵاتی ئەمە بۆشتی خراپ بەکاری بە زۆری لەبەرەوە ئەمانەش بۆتە هۆکارێکە چیتە ماڵێکەوە سێرەکەی ئەگەردە مۆبایلی لێبێ هەردی مۆبایلەکە مەشغوڵە هیچی لەگەڵ هیچێکا لێ ناپرسێ بزانە حاڵی وەزعی گوزەرانی باری کۆمەڵایەتی چییە چی نییە یعنی کە هەتا تەنان دوای هاتووە کە سەردارانی ماڵان بکەیتوانە بەداخۆی دەڵێم یعنی کاچیتە ماڵێکەوە ئیتر هەموو مەشغوڵە بە مۆبایل و بە ئینتەرنێت و بانەوە هەتر خزمایەتی و کەسایەتیانە بیرشوێتەوە یعنی من پێم وایە جاری وایەتونێتە خەسەر قەناعاتێکە میوانێکم بێت سەبەتەیەک دابنە مەڵاتی مۆبایلەکەی دیدانێ بووی لەگەڵ ئەکا بدوێن یعنی ئەمانە هۆکارم بووی کە ئەم سیلەی ڕەحمەنەماوە کە ئەم شیرازی کۆمەڵاتیە بچراوە بەداخشەڵم ینی پەروەردە گرنگە لە ئێسا و پەرودەی خۆشمانە بینی کە ئێسا لە وڵاتەکەمانە چی کۆڵەوار بۆ چی بەسەر هاتوو بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لە بەڵمەژەڵەتی شوکاریان قەیرانی دارایی هۆکارێکە بۆی کەسی لێ ڕەحم کەم بۆ تۆ پێی وایە بۆ چوونە ڕاست بێت من نەخێر لەگەڵ ئەو ڕانیم ئەجا پێشووتری ژێمە لە تەمەنێکان کە هەمومان مناڵ بووین باوکو دایکمان کە دەژیان کاسی خۆشمانە کرد خوێندی خۆشمان تاوا کرد سیلەی ڕەحمی ژەرە بوو هاتوچی کەس و کار خاڵ باوک مام پورزا دراوسێ تەنانە دراوسێکە بڕبڕی پشتە ینی سەردارمان هەرە بوو بەڵام بەداخۆ ئێستا یعنی هیچ شتێکی ژەیە کە ترسیت بەشدا ینی هاو بەشی بکەی لەگەڵ کەس و کار لەگەڵ لێکیکەیە لەگەڵ دراوسێدا یعنی زمانی ژیانی نەماوە هۆکارەکە بەخۆی بۆ سێ سات دەگەڕینەوە بە دەرەجەیەک موبایل ئێجا تۆڕە کۆمەڵاتەکان ژبرەی عام بەز موبایل بە گشتی بە حکومەوەیەت و پێش برێ بسێمارەکە تەلەفۆن بۆ دەکەت چاک چۆن پێ دەکەیت تاو دەرێوەڵ پێویست ناکە بچون دەرێ کابرا باشە دووەمیشان کاسبی بژێوی ژیان ئەوەندە ماندینە بۆ دنیا سیلەی ڕەحم نەما پێران ناگەن من غارەدەم بۆ بژێوی ژیانی خۆم پێران ناگەم چاک چۆن نەگرت و کەم و ئەحواڵ بپرسم ئەوەش دوو ئەو دویان زۆر تەحسیری هەیە سیلەی ڕەحم پێت وایە ئیش و کار یان کەمی کات هۆکار بێ بۆ بالفعل کەمی کار چییە تو وەچون موبایلیت پێ کار کاتەکەت هەموو لێگری سەیری تۆپانێکە ئارێ وەڵڵا هەر تۆپی پێک چەند دقە بە دیاریەوە دانیشی تا تەواو بێت 90 دقەی ڕاک بەبێ ئیزافەش بدانیشم ئیزافەش بێ چونکە عەفوم کە زۆر زۆرم پێ لە سیاسەت باشترە یعنی زۆر زۆرم پێ لە سیاست و لە فیلمی بە ئەڵقە باشترە چونکە تو ئەوە
نەوە دەقەدانیشی تاو بێخەمەبی سیاست و هەموو ڕۆژێ خەمی بۆ خۆی کورەت و ئەلقاوە هەموو ڕۆژێ دانیش لە دیاری تۆپانەیەکە کورتکراوی هەموویەتی پێ دوایە لەوە باشترە کە سەردانی خزمێ یان دۆستێک بکەیت بای ئەوەشی تیاهێلینەوە ئێستاکێک بۆ خۆم تیاهێنمەوە بەس هەر پێڕاناگەی هەر پێت ناکرد ینی هەر بێڕەحمێکە بە دەرەکەی لای خۆت ئەیجاگەر تو لە مارێدا بنیش لە دیا تۆپانی لەوانەیە لە هەفتەی 2 ڕۆژ تۆپانی هەبێ ئەو 2 ڕۆژە پێت ناکرێت نەمیوانت بێ بە جوانی خزمەتی بکەیت نەبسی سەردنیانی میوانەکەش بکەیت یعنی لە هەفتەی 2 ڕۆژ لێت دەگرێت هاکەزە لەوەی تو لێرکانە من ئێستا بە حکمی کەسابە دەکەم تااقەتم نییە شەوان زۆر بگەڕم ئەوەش زیاتر سیلە ڕەحمەکەم کەمەکە ئەوەش تاثیری زۆر هەیە بەس بۆ کەسێک ئەگەر کاتی زۆر بێ ئەتوانێت زیاتر هاتسۆ بکە سیلە ڕەحمی بەکاربێنی دەبینین ئێستا پەیوەندی کۆمەڵاتەکان زۆر زۆر کەم بۆ تۆ تۆکو گەنجێک هۆکاری کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵاتی بۆ چی ئەگەڕێنیتەوە سیلەی ڕەحم دەگەڕێنیەوە لە بۆ فەیسبوک لۆ فەیسبوک لە بۆ تەلەفۆن ئێستا خەرێک هەر بەهام زۆر بێڕەحم بۆ لەگەیەک پێ دوایە فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەریان هەیە یان خەڵک خۆی لە خۆی بێڕەحم بووە یەک لە بۆ مەشغولی لە بۆ ئیش دەگەڕێنەوە لە بۆ فەیسبوک دەگەڕێنەوە ئەوانە هەمووی هۆکارن لە بۆ ئەوەی خەرێک بێڕەحم بووینە لەگەیەک پێدوانیە ئیشەکەمان یان کارەکەمان ئەگەر ئێمە ڕوحمان هەبێ دەرفەتی ئەومانەدا سەردانی خزم و ناسیاوانیشمان بکەین طبعا بەس ئێستا ژیاوای لێکردیە سیلەی ڕەحم نەمینێ لەگەیەک خۆش نەبین سەیری تۆپی پێ دەکەی؟ ناوەڵڵا هیچ درامایەک هەیە بە وەرداوامی سەیریکەی؟ هیچ درامایەک نە بەس تەنها وەرزش یاری لەرزۆن ئەگەنا هیچ کەم کەم تۆپانی ئەگە بەرشلۆنە ئەوانە بگەمەیە بێگەنان نە تەمەشا ناکەم ئەوەی ڕاستیوی هۆکاری ئەو بابەتە دەگەڕێتەوە سەر ئەو قەیرانە دەور دەبێنێ هەتا ئێستا ئەو وەزعەیە تەواو گۆڕانکاری بەسەردا هاتووە لە دەربارەی سیلەی ڕەحمەوەش خەڵکەکە مەشغولە بێتاقەتە یعنی نازانین چی بکاتە هاتو چۆکەم بیتەوە ئەو تەلەفۆنەش دەوری زۆرە خەڵکەکە بە تەلەفۆنەکەی مەشغولە تەلەفۆنێک دەکایان ناکە دەربارەی زۆرشت کە هەتا با بڵێن تازیە دەکرێتن خەڵکەکە تااقەتیەوەی فڵانە جێ تەلەفۆنەکی بۆ دەکەم ئەو ئیشەکە پێک دێ ئەوە دەور دەبینێ پارەش دەور دەبێنێ لەو حالەتەی بە برای خۆم برێم ئیش هەبوو خەڵکەکە بە پارەکەیەوە مەشغول کەس ئاگای لە کەس نەماوە لەبەر ئەوەی هاتووەکە کەم بوویتەوە و مەهماکان خەڵکەکە ژوال لێ هاتووە وەکو بابرین دەرەوەی وڵاتمان لە هاتووە هاتوویەکە کەم بۆ کەسیش گلەی لە کەس ناکە پێ وایە پەیوەندی ئەلکترۆنیەکان هۆکاری سەرچین بەتاکیت ئێستاکە تۆ سەیری یاری تۆپی پێکەی بەخوای زۆر کەم پێدوانیە ئەو هەموو کاتەیان ئەو کاتانی کە سەیری یاری تۆپی پێ دەکەین تەنها ئەو کاتانە بۆ سەردانی خزم و کەس و ناسیاواندا بنین بەسە بە دڵنیاییەوە سەکە زۆر ڕێک جوانە بە دڵنیاییەوە بەڵام بڵێم چ یعنی تۆ لەگەڵ ئەو ڕەیەی کە لە هاوڵاتیەکم پرسی وتی خۆی لە خۆی ئێمە بێڕەحم بووی ئێمە کێشەمان کات نییە کێشەمان قەیران نییە کێشەی داراییمان نییە بەڵام کێشەکە ئەوەی ئێمە بێڕەحم بووی نەخێر قەت من لەگەرەوە قسەدانیمە چکە لەبەرەوەی ئینسان تەبعی خۆی خودی خۆی چۆن بێ هەرەوەایە یعنی سیلەی ڕەحم ئێستا میسالە هاتوچوم هەیە بەڵام وای لێ هاتووە کە من سەردانی جەنابەت دەکەم کە جارێک دووزار دێم تۆ مەجالت نییە و نایە دەڵێم با لە ئیشەکەی نەکەم یان وەختەکەی لێ نەگرم ئەوجا زۆری دەگەڕێتەوە سەر ئەو هۆکارانە ئەوەی ڕاستی بێ تۆکو گەنجێک هۆکاری لاوەزبوونی پەیوەندی کۆمەڵاتەکان بۆچی دەگەڕێنیتەوە وڵا هەر عینەن قسەی خارم دەکەم قسەکانی جوان بوو بۆ مۆبایل و فێسبوک و ئێستا شتانە زۆر دەوری هەیە برادرم هەبی مەسەرەن خزمە بە ڤایبەری سەوت سوورە قسەی دەکات لە مارێ بە سەعات ئەوە نەچوونەکە زیاتر لەو شتانە دەگەڕێنمەوە پێ وایە ئەو تۆڕە کۆمەڵاتیانی ڤایبەر و فەیسبوکوانە شوێنی ئەوەیان پڕکردوتەوە زۆریش چکەکە تو دەمەشا دەکەی قسەی لەگە دەکەی دەیبینی دردا دەکەوی ئەگە دووربی نێزیکبی یعنی کە قسە لەگەری کردەوە
ینی تۆ دەڵێ پەیوەندی کۆمەڵایەتیەکان ئێستاکە کە لە سەردانی گۆڕاوە بۆ تۆڕە کۆمەڵاتەکان پێش شتێکی باشە؟ ناوەڵە پێم باش نییە من بەس ئەوە شتەکە ئەو هالی هاتێ لەو سەردەمەی قسێ و بارزایشم دەبڕم ئێستا وای لێ هاتووە کە سەردانی ماڵێک دەکەی یەکەم شت جاری جاران دەیانگوت ئەرێ ڕووی قیبلەی لە کاملایە دەیانگوت ئەو لە ئێستا یەکەم شت دەرێ ئەرێ پاسپۆرتەکەی چەنە خەڵکەکە بۆیەوە سەرقاڵ دەبێت من هاتووم بۆ سەردانی جەنابەت کەچی تۆ ئەوە چاتی دەکەیت کوی چاچی ئەحواڵ باشی و بەڕێزی ماڵ و منداڵ هەموو باشن چێت نییە تەواو کۆتایی پێدە بەدە دەقا کۆتایی پێدێ خەریکی ئەو فێسبووکی ئەوجا چاتە ئەوجا خەریکی ئەو خەتت یعنی تامی لێ ناکەیت کە سەردانی ماڵە خزمی خۆت دەکەی ئەوجا ئایا برایە خاڵە مامە ئامۆزە بە هەر حاڵ تامی لێ ناکەێت ئەو ڕۆژوای لێ هاتووە لە هەموو ماڵێک خەتی ئەنتەرنێت هەیە بەشێکی زۆری هاوڵاتیان کێوە ئێستا گوێتان لەم خاڵ و خوارزایە بووە بەشی زۆری هاوڵاتیانی کە ڕەیان وەرگرت پێیان وایە کە ئەلکترۆنیات یان تۆڕە کۆمەڵایەتیەکانی وەک فەیسبوک و ئینستاگرام و ڤایبەر و هەتا کۆتایی بوونەتە هۆی لاوازبوونی پەیوەندی کۆمەڵایەتی لەگەڵمان بن ڕێی زیاتری هاوڵاتیان بۆ ئێوە خۆشەویست دەگوازینەوە بەڕاستی وەڵی ئینتەرنێت بڕێک ئەوەی کردووە ئەو کێشانی گەورەتە کردووە مەسەلەن کابرا داشی دەمریتن هەر لە فەیسبووکەی دەنووسی ڕوحی شاد بی خوا لێ خۆش بی و هاتچۆت و کەم مایە مەسەلەی قەیران و مەیرانش ئەو شتێکم کردی کردووە مەسەلەن کابراک دەورەمە دەتانێ سیارێ خۆی هەموو شوێنێک دەڕۆ بەڵام کابراک هەژارە و دەستی کورتە بەس بە کاسپەکەی خۆی ڕادەگا هەر ئەوەندەی پێ دەکرێت ناتانی زۆر بگەڕێ بەڕاستی هەندێکی ژیانی خۆمان بێڕحم بووینە نارم ئەوان کارگەریانم ئەوان کارگەریان هەبووە وەک پێم وتی تازەکە کەسێک داشی دەمرێت مەسەلەن باوکی دەمری هەر لە فەیسبوکەوە دەنووسی تازیە مایە کابرا نووسی ڕوحی شادبی تاوە نە تەلەفۆنێکی بۆ دەکەن تازیەکەی ئەو شتە کورد دەکرێتەوە بەڵام هەندێک تشتیش هەیە خودی ئینسان خۆی یعنی وای لێ هاتووە سیلە ڕەنگ کەم بۆ تۆ هەست بەها هەز ناکە بستە ماڵی هاوڕێکان یا کەسەکان دەرێ کارم هەیە بە شتێک بێ دەفین دەکەێت مەوزوعەکە دەپرسین کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم هۆکاری چییە؟ یعنی 1998 خەتای مۆبایلە ئەوەندە ماندینە بۆ دنیا سیلەی ڕەحم نەمایە دەم ئێستا جیرانم هەیە یان نازانم ناوی چییە بەداخشڵم ینی پەروەردە گرنگە لە ئێستا و پەرودەی خۆشمانە بینی کە ئێستا لە وڵاتەکەمانە چی کۆڵەوار بۆ چی بەسەر هاتوو وەکو بابرین دەرەوەی وڵاتمان لە هاتووە هاتوویەکە کەم بۆ کەسیش گلەی لە کەس ناکە کە ئیمان زەعیف بوو هەموو شتێک دەکرێت ئەوەی ئەتوو دەیبینی لەو سەردەمە دۆستی ئیمان نییە بەڕاستی سیلەی ڕەحمی زیاتر بەکاردات ئەو تەماع و تەماعکاریە نەبوو ئێستا بە شەو بە ڕۆژغار دەدەی هێستا قەناعەت نایە تێگەیشتی وەکو ئیمامی عەلی کە شیری لە عەردە سێچی دنیای برن کرد پێی ناڕازی بوو پێغەمبەری خوا لێ فەرموو ئەتوو سێچی دنیای برن کرد یا عەلی هێشتا ناڕازی بێستا ئەگەر هەموو کوردستان ئیچار نەفەری بی هێشتا قەناعەت پێ نایە لەبەرەوەی دین نەما کە زەمیر نەما مەسەلەکە ئەوها ینی پێ وایە قناعەت نەبوون بووتە هۆکاریەوەی کە سیلەی ڕەحم کەم بێتەوە ئێستا کاکە قەت ڕاستە سیلەی ڕەحم کەم بیتەوە نابێ قزەکەر مسلمان بێبی سیلەی ڕەحمێتەر هەبی بەس ئەو ڕۆ خەرکێکی یعنی ڕازگۆ کمە خەرچی خەشاش زیاترە لەی ڕازگۆ دەبینین ئێستا بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو پەیوەندی کۆمەڵایەتی زۆر کەم بۆتەوە تۆ هۆکارەکەی بۆچی گەڕێنیتەوە بۆ قورئانێ هۆکارەکەی بۆ ئەوەیە ئەمن دەزانین چییە مەسەلەکە بێڕوحمیە ئەو جیلەی ئێستا وەک پێشان نییە پێشانوانە بوو پێشان کابرا شتێکی لێ دەقەمە هەر هەمووی یعنی هەر هەموو عالەم تازەی لێدادەن ئێستاوانی ئێستا هەمووی بەدوو شتی پێویست ناکە زۆر ئەوە بکەم بەدوو شتی ئەو فەیسبوک و ئەو ئەنتەرنێت و ئەو شتە عالەمی ماریوێران کرد
هەمووی ئەو فەیسبووکەیە ڕاستی ئیشی ئەو فەیسبووکەی زانسی لەو ئارەمەی کرد ئەو حکوومەتەوە ماوەیانی حکوومەت کردی هەر هەمووی زمانی خۆی ئەمن بەبیرم دێ بەخوای لە گوندەشی یەکێک ئەمری خوای دەکرد بە مانگ خۆشی نەدەشت دێگۆ تازێ فرانکەسی عیب بە دوایە گلەیمان لێ دەکە حالم ئێستاوە نمایە ئێستا لێرە لە جیرانە کابرا لێرە دەمریتن لەو دیوەی دۆر زۆر نایە زۆر تەبیە ئێستا لێرانە هەزار شەربیەک بەر تۆ پێیەکەن دێت دەست خۆشی لە یەکەن دێنەوە دیارشتە چکلوێ کوشتیان ئەو شتانە لەبەر ئەوەیە ئەو جیلەی ئێستاش ڕحم نمایە ڕاستی ئەو ئەنتەرنێتە کوشتی سەری زۆری تووشی چاوی نزم بووە لەبەر هەندێک دایم لەسەر ئەنتەرنێتە ئەوەیە ئەم لە خۆم ببیرم دێ ئەمە هەل ینی لە جیرانی خۆمان ئەمریخوادێک سێ ڕادەوەستانی تازی ئێستا زۆرەیە ئەنی بەقەسی دەرێ تەلەفۆنێکە وڵی نەمزانی داوا لێبوردن دەکەم درۆژ دەکە هەر جیرانیتی دەزانی ئێستا من جیرانی خۆم مرد خوا ئاگادارە بەجەڵدەی کوڕەکانی من ئێستا عیبیشەوە تەوان دەبتە قسە لە تەلەڤیزیۆن دەردەچم بردمانە بردیانە خەستخانەی تەواری هەتا گەیشتوێ بینامانەوە لە تەلەفۆنی لۆ خزمەکانی جیرانەکان سمێن جیرانەکان دەمدایان گوەرەوە مارێ مام مستەف نازانم وڵی ناوەکەشی چ بوو ئەوە زیر هۆڕە چ بوو ئەوە یعنی ئەتو دیوارەکەت بنی بێ کابرا بمری نەچی ئەدی سیلەی ڕۆم کووە ئەدی ئەنی خزماتی کووە ئەوە شتە نمایە بەخوای هەمووی ینی بەس بوویتە مادی و ینی هەمووی من هەم بەو فەیسبوک و بۆ ئەنتەرنێتی دەزانم هیچکە نییە هەمووی ئەوەیە ڕحم نەمایە زەمیر نەمای شتێک نمایە هێز و توانە لەبەری کەس نەمایە هەموو هەر دەڵێ لۆ خۆم هەر دەڵێ لۆ خۆم باغڵی کەس پڕ نابێ هەر چەندی غارەدامیلێتە کەس باغڵی پڕ نابێ دوای هۆکارەکەی وەکو بەشێک لە هاوڵاتە لێک بردن نییە لێک بردن لە کوردستان نەمایە هەموو شتێکەیە بە لێک بردن نییە یارمەتیدانی یەکتری نەمایە یەکێک بڵێ کاکە بابچینە و خێرە بکەین هێشکە لێرە هەڵێ بڕێتەوە لە مەچ بەشێک لە هاوڵاتیان دەڵێن هۆکار ئیش و کارە یان بەشێکیان دەڵێن قەناعەت نەمایە قەناعەت لە هیچ جێک نەمایە وە کەس بە بەشی خۆی ڕازی نییە هەرچیە تو دەیبینی هەر هاوارەکە لۆرتەکە لە هەموامتر هاوارەکە بە تڕێلەوە لە دوی دەڕوە لەو وابێ یەک دیناری پێ نییە بە حەقی خوای لێ نادرێ بە شەرق ئامادە نییە یارمەتی بە شەرشکە بدا بە ئاسانی پێی دەڵێ کاکە من براتم خوشکتم کەس و کارتم یارمەتی بدەیت یارمەتی نادە هۆکاری کەمبوونی سیلێ ڕەحم پەیوەندی کۆمەڵایەتەکان لە بۆچی دەگەڕێنەوە بە سەرێکی لەبەر بێدینی کە ئیمان زەعیف بوو هەموو شتێک دەکرێت هەمووی ئەوەی ئەتوو دەیبینی لەو سەردەمە دۆستی ئیمان نییە پەیوەندی کۆمەڵایەتەکان ئێستا لەگەڵ ساڵانی ڕابردوو زۆر کەم بۆتەوە تۆ هۆکارەکەی بۆچی دەگەڕێنیتەوە پێشەچی بە خێراتنی تەلەڤیزۆنەکەتان دەکەم وڵا پەیوەندێکی کۆمەڵایەتەکان ئەوەیە ئێستاکە خەڵک لەبەر بژێوی ژیانی ئاگای لە برای خۆی نمایە هەموو وەی کرایەک مەسەن ژیان زۆر قڕس بووە پارە زۆر بە زەحمەت پیا دەبێتن ئێستا وەی لێ هاتیە خەڵک هیچ نەستەوە مارێ بەس فکر لەوەکە ماڵمداری خۆی بژێنی کرێی خانی بدا کرێ مۆلیدەی بدا کرێ بەنزین بدا کرێ هەموو شتەکان بوویتە پارە هەتا ئاو خواردنمان ئێستا بوویتە پارە یعنی ئێستا وەی لێ هاتە خەڵک ئاگای تازیەک دەبی ناتوانیم تازەکەی ناتوانانی سعاتێک دوکانەکەت بەجی بێلی ئیشەکەت دەقیز دەچی کرێکت پێ نادرێت ئەوەیە یەک کێشک بەڵێ ئێستا ڕحم نەمایە بتاکیت لەبەرەوەی ڕحم نەمایە ئێستا خەڵک کەم سەردانی یەکتر دەکات لەبەر چی لەبەرەوەی پێشترێ خەڵک قەنەعەتی هەبوو ئێستا هیچ وەسیلەک نەبوو کارە پارەی سەرفکاتن کارە مریشی کوردەواری هەبوو هێلکەی کوردەواری هەبوو گۆشتی خۆمان هەبوو ئێستا تۆ نانە دەبی بیکڕی کەس نان لە ماری دروست ناکاتن یعنی ئێستا کە یعنی هەموو شتێک بوویتە پارە تەلەفۆن نەبوو ئەنتەرنێت نەبوو فەیسبوک نەبوو هیچ وەسیلەکی ژیان نەبوو تەنها وەسیلەکی ژیان نەبوو منداڵ لە کۆڵانان یاریان دەکرد دەگەڕانەوە سیلەی ڕەحم هەبوو کابرایەک مەسەن لە گوندێکی تازەی دەبوو مردی هەر تازەی خۆی لە بیر دەکرد لەبەرەوەی لە بیری دەکرد خەڵکەکە تازەکەی بەڕێوە دەبێت لەبەر ئەوەی سیلەی ڕەحم زۆر زیاتر بوو وەسیلەی تەکنەلۆجیای زۆر کەم بوو وڵای بەبوونی ئەو تۆڕە کۆمەڵایەتی ئەو شتانە بەبوونی فەیسبوک ئەو شتانە کەم بوویتەوە چوونەکن یەکتری کەم بوویتەوە ئەو قەیرانە زۆر شتەیە پێ دوایە قەیران هۆکارێک بووە بۆی کە سەردانیکردنی خزمەکە زیان بەجێهێنانی سیلێ ڕەحم کەمتر ببێتەوە وڵا بەبوونی ئەو شتانە زۆر شتەوە لەبەیدا پێ دوایە ئێستا کە زۆر جار هاوڵاتیان دەڵێن ئێمە کاتمان نییە لەبەر ئیش و کار ئەو کاتەمان نییە سەردانی یەکتر بکەین ئایا پێ دوایە ئەو هۆکارە ڕاست بێت کە ئێمە کاتمان نەبێت ناوەڵە کات زۆرە بەس نەکەن یەکتریش هەر خەریکی فەیسبوک و ئەو شتانە خۆیان بەو شتانە سەرقاڵەکەن بۆیە
تۆڕە کۆمەڵایەتەکان بە هۆکاری سەرەکی لاوازبوونی هەمووی هۆکاری سەرەکی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان زروفەکە ئێستا زۆر نالەبارە ئیش نییە و کاسبی نییە و لە بۆ حکوومەتیش دەگەڕێتەوە. پێت وایە کەمبوونەوەی سەردانی و بەجێهێنانی سەردان و سیلە ڕەحم هۆکارەکەی بێ ئیشی بێت؟ تەبعانە دیکۆ خەڵک ئەگەر پارەی لە بەرچی نەبێ سەردانی چ بکە ئەوی شەر مەسرفی دەوێ و شتی دەوێ و بەس هەمووی حکوومەتەکە سەبەبە. پێت وایە جاران باشتر بوو یان ئێستا کە بەجێهێنان؟ تەبعان جاران باشتر بوو، جاران خەرک دری خۆش بوو، ئەگەر بەشە دری خۆش بی حەز لێ بستە دەرێ و خرچی ببینێ و خزمی بەسەر بکاتەوە. بەس ئێستاکە زۆر جار دەبینین ئیش و کار دەکەنە سەبەبی وەی کە ئایا مەجال نییە یان کاتمان کەمەیان ئیش و کار. پێت وانیە لە ڕابردوو ئیش و کار زۆر کەمتر بوو، بەڵام سەردانی و سیلەی ڕەحم بەجێهێنان زۆر زیاتریش بوو. بەڵکو بەخوای کار دەبی ڕێگربی تەبعانە دیکۆ بەس ئێستا کارەکەش دەکەی و بە هیچ شڕا ناگەی لەبەر ئەوەی زروفەکە خۆش نییە. ئەمن هەمووی دەگەڕێنمە لە زروفی. دەپرسین کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتیەکان یان سیلەی ڕەحم هۆکاری چییە؟ یعنی 198 خەتای موبایلە. ئەوەندە ماندینە بۆ دنیا سیلەی ڕەحم نەما. دەم ئێستا جیرانم هەیە یان نازانم ناوی چییە. بەداخشڵم ینی پەروەردە گرنگە لە ئێستا و پەرودەی خۆشمانە بینی کە ئێستا لە وڵاتەکەمانە چی کۆڵاوار بۆ چی بەسەر هاتوو. وەکو بابرین دەرەوەی وڵاتمان لە هاتووە هاتوویەکە کەم بۆ کەسی گلەی لە کەس ناکە. کە ئیمان زەعیف بوو هەموو شتێک دەکرێت ئەوەی ئەتوو دەیبینی لەو سەردەمە دۆستی ئیمان نییە. دەبینین ئێستا بەراورد لەگەڵ ساڵانی ڕابردوو سیلەی ڕەحم یان پەیوەندی کۆمەڵایەتیەکان زۆر کەم بۆتەوە. تۆکو گەنجێک هۆکاری کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی بۆچی ئەگەڕێنێتەوە؟ سەرەتا بە ناوی خوای گەورە و میهرەبان دەستخۆشی لە بەرنامەکەتان دەکەم تۆڕێکی جوان بوو. هۆکارەکەی دەگەڕێتەوە بۆ ئەو هەموو تەکنەلۆجیای ئەوە تەسیرەشی خۆی هەیە نەبوونی موچەوە قەیرانە ئەوە تەسیرەش خۆی هەیە سیلەی ڕەحمی کەم کردەوە. هەتا قەیران نەبوو هەتا ئەو تەکنەلۆژیای نەبوو سیلەی ڕەحم زۆر زیاتر بوو. بەس ئەو دووە بە هۆکاری ئەوەی دەزانم. پێت وایە لە خراپی بەکارهێنانی تەکنەلۆژیا و تۆڕە کۆمەڵاتەکانی وەکو فەیسبوک و ئەوانە بوونەتە هۆکارێک بۆ کەمبوونەوەی سیلەی ڕەحم؟ بەڵێ بە تاکید بە دنیایەوە هۆکارێکی زۆرە هۆکارێکی سەرەکی هەر ئەمەیە. چکە ئەگەر ئەوە نەبووایە سیلەی ڕەحمیش زیاتر دەبوو بەس ئەو قەیرانەش تەسیری زیاتر کردیا. ئەنی وەی لێ هاتوو جاران دەچێ مارێ خوشکە برایکی خۆت هەفتەی جارێک دو هەفتەی جارێک ئێستاوەی لێ هاتیە بە مانجێ جارێک یان جێژنە و جێژنەوەی لێ هاتیە. ئەنی هەموو شتەکان کەم بوویتەوە لەبەر ئەو دوو هۆکارەیە. نەبوونی موچە و تەکنەلۆجیا ئەو فەیسبوکەش بەڕاستی ئەو هۆکارێکی سەرەکیە. هەرچەندە بە خۆم دیتم لە خوای بە زیاد ئینشاڵڵا قەتش نامبی. زیاتر بە خۆت ئێستاکە کە بتەوێت سیلەی ڕەحمیان شتێ بەکاربێنی زیاتر تەکنەلۆژیا بەکاردێنی وەکو تەلەفۆنەوەنە یان دەچی سەردانی ڕاستەخۆی ماڵەوە دەکەیت؟ ناوە لە سەردانیان دەکەم. هەرچەندە بە خۆشم کەم کردەوە بەس ئینشاڵڵا زیادی دەکەم. سەیری یاری تۆپی پێ دەکەی؟ بەڵێ بە دنیاییەوە. هەر یاریەک پێویستی بە چەند خولەگیان چەند دەقە هەیە؟ تۆپی پێ؟ بە تاکید 90 دقە. 90 دقە. تۆ لەو 90 دقە زمانی پێشتر وە ئەتوانی سەردانی چەند ماڵ بکەیت؟ بە تاکید ئەگە مارێک نەبووە دەتوانی عنی دووە زیاتردا. ئێتوو کە دەچێ مارە خزمە کرد لە فەرزدا لە هەواڵانبی لە گوڵامبی هەرکوی بی ینی 3000 تا 5000 دەچی. هەموو کەس حەز دەکات سیلەی ڕەحم بەجێ بکەین بەس ئەو دوێ بە هۆکاری سەرەکی دادرێم. ئەوش لە ئەستۆی حکوومەتدایە کەمین جار چکە ئەو مۆبایلە هەمومان لە دەست خۆمانە خدای گەورە قریدایتەمە دەتوانین بۆ چاکە بەکارین بە خراپە. بەڵام ئەوەندە ئێستا دەتوانم برێن بیکەیە 100 خەرگ لە خراپە بەکاری دێنی. ئەوەی بیستان و ئەوەی گوێتان لێبوو ڕەئی بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری هەولێر بوو. بەشێکی زۆری هاوڵاتیان پێیان وایە تەکنۆلۆژیا بۆتە هۆکاری کەمبوونەوەی پەیوەندی کۆمەڵایەتی.
بەشێکیان پێیان وایە ئەو قەیرانی ئێستا هەرێم تێکەوتووە بووتە بەشێکی سەرەکی لە کەمبوونەوەی سیلەی ڕەحم. بەم شێوە کەشنە کۆتایی ئەڵقەی بەرنامەیەم جارەمان تا بەرنمەیەکتر و ئەڵلقەیەکی تر بەخوای گەورەتان دەستپێرین خواتان لەگەڵ.